وەزارەتە پێشمەرگەی حکوومەتە هەرێمە کوردستانی دەربارەی دروستکردنە هێزەکە چەکدارک و ئامانجاوی ناوخۆی هەرێمە کوردستانی بێ هۆشداری بە پارتی کرێکارên کوردستانی پەکەکەدا دێداویە هەفتەیە بوریدە پەکەکە بە فەرمی دروستکردنە هێزە پاراستنە جەوهەری هەبەچە ڕاگەهاند و ئەشکەرە کرد و ئەو هێز سەنتەرە کارکردنەوەی وێ ناوخۆیە هەرێمە کوردستانی بێ دەیەوێ دەربارە دەلیوا بابەکر فەقی بەرپرسیارێ دەستگەها ڕەوشەمبیری و هێشیاریە نیشتیمانی لێ وەزارەتە پێشمەرگە حکوومەتە هەرێمە کوردستانی ڕاگەهاند و وەزارەتە پێشمەرگە ئەف بابەت گوت و بێشکردە هەروها بەرپرسیارێ وەزارەتە پێشمەرگە داخویاکردن و هەر گروپەك دەست بۆ ئەزمونە هەرێمە کوردستانی درێژ بکێ حکوومەتە هەرێمە کوردستانی و هێزە پێشمەرگە کوردستانی وێ مافێ بەراڤانیە خواکردنێ بکاربینێ هەرچەندە بتو ئاوایەکی هێزە پێشمەرگە دەست پێشخەر نەبووە بۆ کریارێن لەشکەری وی بەرپرسیارێ وەزارەتە پێشمەرگە نەڤەشارجی و گوت و دەستێ دەرەکیل پشتە ئەوەکردە وێ گروپا چەکدار هەیەک و ئامانجاوێ ناوخۆیە هەرێمە کوردستانەیە ئەو دەستێن دەرەکی دخوازن درەیە وێ گروپێڤە ئارامی و ئاسایی شارێمە کوردستانی تێک بدن و ئامانجنخوا پێک بێنن لیوە بابەکر فەقی گۆچی و هەپەیمانە ناودەوڵەتی لە دژی داعشێ دەربارێ گروپە سەر بە پەکەکەڤە هاڵوێستاوێ ئیجابیە ژبەر هەپەیمانە ناودەوڵەتی هەفکارە بۆ سەقامگیریە هەرێمە کوردستانی هەر گروپەك شێوازە تێکدانێ بەگرێبەر هەپەیمانە ناودەوڵەتی لە دژی داعش وێ وەرێ سەر هێل و کارڤەداناوێ وێ هەبێ